مامۆستایان ئەو توێژەی کە هەردەم لە پێگەیاندن و بڵاوکردنەوەی خوێندەواری درێغیان نەکردووە و لە سەردەستی ئەوان زانایان و کەسایەتیە گەورەکان پێگەیشتوون، بەڵام هەمیشە لە ڕووی ئیمتیازات و خزمەتکردنیان درێغی کراوە. سەرەڕای ئەوەش زۆر جار کە موچە مافێکی یاسایی خۆیانە پێیان نادرێت و خۆپیشاندان و گردبوونەوەی ناڕەزایەتی بۆ ئەنجام دەدەن. پێگومانین لەوەی کە ئەبێ زیاتر خزمەت بە مامۆستایان کرێ، زیاتر بەو چینە خزمەت کرێ، ئیمتیازاتی خۆی بەباشی بدرێتێ، حەق و ماف و معاشی خۆی بدرێتێ، چونکە ئەو ئەرکانەی کە لە سەرشانێتی مامۆستا ناتوانێت خیانەتی لێکا. ڕاستیە هەلو مافەکانی مامۆستا زۆری پێشێل کراوە، پێویستەکە کە زیاتر ئاور لە مامۆستا بدرێتەوە. لە کابینەی تازەیە کابینەی نوێیە زۆر گرنگە کە مامۆستا لە چالاکی زیاتر بێ و زیاتر پرێ بە توانەکانی بدرێت. یەکێتی مامۆستایان لە هەر هەلو مەرجێکدا بێت، پێویستە پشتگیری لە مامۆستایان بکەن و پردێک بن لە نێوان مامۆستایان و لایەنە پەیوەندیدارەکان. دەڵێن پێویست بوو حکوومەت گرنگی زیاتر لە ژیان و گوزەرانی مامۆستایان بدات و سەرجەم مافەمادی و معنەویەکانیان بۆ دابین بکات تا مامۆستایان بەبێ گرفت پرۆسەی خوێندن بەڕێ بکەن، بەڵام نەک هەر لە سەرجەم ماف و ئیمتیازاتەکان بێبەشکراون، بەڵکو بگرە وای لێ هاتووە موچەکانیشان بە ئەستەم پێدەدرێت. ئێمە لە یەکێتی مامۆستایان تەمان شعارێکی سەرەکیمان ئەوەیە ئەگەرمانێک کۆمەلگایەکی تەندروست هەبێت پێویستە پەروەردەیەکی تەندروست هەبێت، پەروەردەی تەندروستیش بە مامۆستاکی لە خەمڕەخسیەوە بێت. بەداخەوە تا ئێستا وەکو پێویست حکوومەتی هەرێمی کوردستان و هەتا وەزارەتی پەروەردە دارایی بیرلایەن لەمە نەکردێتەوە کە لە سەرەتای ساڕەوە کۆنفرانس و سیمینار سازکەن لەسەر داخوازیەکانی مامۆستا و پێداویستەکانی مامۆستا بۆی مامۆستا لە خەم بڕەخسێ و بە دڵێکی ئارام و ئاسودۆ بە پرۆسەی خوێندن و فێرکردن دەست پێ بکات، بە تایبەتی لەوەی کە حکوومەت ئێستا قەرزارێکی زۆری مامۆستایان و فەرمانبەرانە و پاشەکەوتێکی زۆریان لایە بۆ شۆنەوە ساون ئەم ساڵ 2 خولی تاقیکردنەوەکان تا ئێستا وەزارەتی پەروەردە پارەی چاودێرەکان و بەڕێوەبەری هۆڵەکانی نایەوە. لەبەرەوە پێویستە لەم بوارە مراجعەیەکی جدی بکاتەوە پێداویستی و داخوازەکانی مامۆستا بێنێتە دی بۆی پرۆسەیەکی باش و گونجاو بەسەر ببرێت. بەهۆی پێنەدانی موچەکانیان لە چەند ساڵی ڕابردوو ژیان و گوزەرانی زۆرێک لە مامۆستایان بە دۆخێکی سەختدا تێپەڕی کردووە. لەو پێناوەشدا دەیان جار خۆپیشاندان ئەنجام دراوە و بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە. مامۆستایان دەڵێن بیر و هۆشیان تەنها لای موچە و بژێوی بێت، خراپترین کاریگەری لەسەر پرۆسەی خوێندن و قوتابیان دروست دەکەن کە هۆکار و تاوانباری سەرەکیش وەزارەتی پەروەردە و حکوومەت بووە کە بیری لە ژیان و گوزەرانی مامۆستایان نەکردوێتەوە.